مانشێتی زۆربەی میدیاکانی بەریتانیا بۆتە باسی ئەم ڕووداوە دڵتەزیێنە لە ماوەی ئەم دوو ڕۆژەدا. منداڵێکی تەمەند 2 ساڵ بە دیار تەرمی باوکیەوە لە برسا و لەبەر بێکەس و بێهاودەمێک گیان لەدەست دەدات. 14 ڕۆژ پێشتر باوکەکە بە جەڵدە گیان لەدەست دەدات و منداڵەکە نەیتوانێت هیچ کارێک بکات بۆ ڕزگارکردنی خۆی. پێشتر ئەم پیاوە لەگەڵ هاوسەرەکەی جوابۆتەوە و هەرچەندە دراوسەیەکیان دەڵێ ڕۆژی کرزمس بۆکسن دەی پەیوەندیمان پێوە کردووە و وەڵامی هەبووە و زیندوو بووە، بەڵام لەو ڕۆژەوە بەدواوە بێوەڵام بووە. سەرڕای ئەوەی چاودێری کۆمەڵایەتی سۆشیال وەرک سەردانی کردووە وەڵامی نەبووە، دواتر پەیوەندی بە پۆلیسەوە کردووە و ئەوانیش بەدەم داواکەیەوە نەهاتوون. جگە لەمەش ئەو پیاوە لە هاوسەرەکەی جیابۆتەوە و دایکی مناڵەکەیە، هەر لەو ناوچەیە سێگنز ژیاوە و ئێستا بە دڵێکی زۆر غەمبارەوە ڕووداوەکە بۆ ڕۆژنامەکان باز دەکات. دوابەدوای هەموو ئەمانە پۆلیس بەڕاوی لە کۆڵینەوە بۆ ئەم ڕووداوە دڵتەزیێنە کردووەتەوە. BK4 ستایلی نوێ، بەرنامەی جوان، خزمەتی باش، دەنگ و ڕەنگی کوردانی تاراوگە.